هاوشێوەی سێ ساڵی ڕابردوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم ساڵیشان بە گوزەرانێکی خراپ و نەبوونی کار و موچەبەڕێ کرد و لەگەڵمانەوەی دۆخەکەوەکو خۆی پێشوازی لە ساڵی نوێی 2018 دەکەن. داتا و ئامارەکان دەری دەخەن لە ساڵی 2017دا باهۆی قەیرانی دارایی و شکستی دەسەڵاتدارانی هەرێمەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕێژەی هەژاری لە سەراستی هەرێمدا گەیشتووەتە لە 15. ئەمەش لە کاتێکدا بەر لە قەیرانەکانی دارایی ڕێژەی لە 3 بووە لە دوای شکستی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ئەم ساڵیشەوە. هێندەی دیکە گوزەرانی هاوڵاتیانی هەرێم ڕووی لە خراپی کردووە. ئەمەش دوای ئەوەی کە نزیکەی لە 65 داهاتی هەرێمی کوردستان کەوتووەتەوە ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی ناوەندیەوە. بەڕێزان بۆ تاوتوێکردنی دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە ساڵی نوێدا و هەروەها ئەو لێکدانەوە و پێشبینیانەی لەم بارەیەوە لە ئارادا هەن لەگەڵ بەڕێز سامان عەزیز مامۆستای زانکۆ و ئابووریناس گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا سڵاوت لێبێت و سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان. ساڵی 2017 ساڵێکی پڕ لە زەحمەتی و قەیران و کێشەی ئابووری و دارایی گەورە بوو بۆ هەرێمی کوردستان. گەر بە کورتی ئاماژێک بۆ بکەی لە هۆکاری ئەو دۆخە خراپە بکۆڵینەوە ئێوەکو ئابووری ناسێک هۆکارەکان بە جددی بۆچی دەگەڕێنەوە؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ کەناڵی پەیام، زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵی پەیام. لە ڕاستیدا قسەکردن لەسەر ساڵی 2017 ڕەنگە زۆر ئاسان نەبێت چونکە ساڵی 2017 ساڵێکی پڕ لە چێشمەچێشم و ململانەیەکی گەورە بوو. لە ڕاستیدا هۆکارەکان زۆرن کە ئێمە باسییان بکەین. ئەگەر بە کورتی ئیشاران پێ بکەین یەکێک لە کێشەکانی ئێمە لە 2017 بریتە لەو ململانە زۆرانەی کە لە نێوان هێز و لایەن نەجیاوازەکانی هەرێمی کوردستاندا هەیە و هەروەها کێشە و ململانی سیاسەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ ناوەند و هەروەها کێشەکانی عێراقیش بە شێوەیەکی گشتی لەگەڵ وڵاتانی دەوروبەر و ناوچەکە. ئەو بار و زروپا داراییەی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە لە ڕاستیدا کێشەی زۆر بۆ هاوڵاتیان دروست کردووە. هاوڵاتیان لە وەزعێکی ئابووری زۆر خراپدا ئەژین. پێویستە حکوومەت ئاوڕێشی جددی بۆ باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکی بداتەوە. بەتابەتی ئێمە هەنگاوەنین بۆ ساڵێکی نوێ ساڵی 2018 تەمەن ناکەین حکوومەت سوودی وەرگرت بێ یاخود پەند وەربگرێت لەو هەڵانەی کە لە ساڵی 2017 بوون بۆی ئێمە لە ساڵی 2018 ئەم کێشانە تەجاوز بکەین. دووبارە دەگەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز مامۆستا سامان عەزیز مامۆستای زانکۆ و ئابووریناس گفتوگوی زیاتر دەکەین لەسەر بابەتەکەمان. مامۆستا دووبارە سڵاو لێبێ. سبەینێ پێدەنینە ساڵێکی نوێوە لە ڕووی ئابووریەوە پێشبینی و خوێندنەوەی ئێوە وەکو ئابووریناسێک چییە بۆ ساڵی داهات و ئایا قەیرانەکان بەکوێ دەگەن وەکو ئێستا دەمێننەوە یاخود ئاماژەی باشبوونی دۆخەکە و کۆتایی هاتنی قەیرانەکان لە ئارادا هەیە و سیاسەتەکانی ناوچەکە و هەروەها بارودۆخی ئیقلیمی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندیەوە دەخوازێت کە لە ساڵی داهاتوودا هیچ ئاماژەیەکی ڕوون هەیە کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشی بڕوات؟ لە ڕاستیدا وەکو لە پێشەوەش ئاماژم پێکرد باسکردن لە 2017 قورسە و پێشبینیکردن بۆ باشکردنی باش ژیان و گوزەرانی خەڵکی لە 2018 ڕەنگ بێ ئەمەشان بابەتێکی قورس بێ. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و هەوڵ و هیمەتێکی جددی هەبێ حکوومەتی هەرێم ئەو کێشانەی لە ڕابردوودا کە لەگەڵ لە ناوخۆ هەبوون و یاخود لەگەڵ حکوومەتی ناوەندی هەبوون ئەم کێش هەوڵ بدە ئەم کێشانە چارەسەر بکە ڕەنگە ئاسوەیەکی باش بەرەو ڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببێتەوە. ئەمە لایەکیان لە لایەکی تر پێویستە حکوومەتی هەرێم سیاسەتێکی ڕوون و ئاشکرای هەبێ لە هەمبەر چارەسەرکردنی کێشەکانی خۆی و هەروەها هەوڵ و هیمەتێکی جددی بکە
بۆ باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکی ئەویش لە ڕووی ئابووریەوە بەم شێوەیە ئەبێ دەبێ حکوومەتی هەرێم ژینگەیەکی لەبار بڕەخسێنێ بۆ دروستکردنی سەرچاوەی داهاتی زیاتر زۆرکردنی داهات زیاد بکە و هەروەها شەفافیت لە دام و دەستگاکانی حکوومەت لە بەرهەمهێنان لە تەوزیعدا فراهەم بکە پرۆسی عمل بۆ هاوڵاتیانی خۆی دروست بکات ئەوە هەنگاوی زۆر باشن دەکرێت حکوومەتی هەرێم هەنگاوێکی باش بڕواتە پێش و ژیان و گوزەرانی خەڵکی لە 2017 باشتر بێ بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم بە هەمان سیاست بە هەمان بیر و بۆچوون درێژە بە سیاسەتەکانی خۆی 2017 و پێشتریشدا بێگومان ژیان و معیشەتی خەڵکی لە 2018 باشتر نابێ و ڕەنگە خراپتریش ببێ. مامۆستا سامان دەمەوێت بپرسم کە لەم کۆتاییانەدا لە کۆتایی ساڵی 2017دا گەرچی لە ماوەکانی ڕابردوودا گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ساردێکی زۆری پێوە دیار بووە چەندین جارداوە ئەوە کراوە کە گفتوگۆ لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە لە نێوان هەرێم و بەغدا ئەنجام بدرێت بەڵام لەم کۆتایی ساڵەدا عەبادی داوای لیستی وەزارەتی تەندروستی و پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە بۆی کە موچان پێ بدات. ئەمە سەرەتاکی دڵخۆشکەر نییە بۆی بڵێن کە لە ساڵی 2018دا دۆخی ئابووری هەرێمی کوردستان بە ناردنی موچە لەلایەن بەغداوە تەکانێکی ئابووری بێت بۆی کە هەرێم تا ڕادەیە بکەوێتەوە سەرپەی خۆی. بەڵێ ڕاستە فەرمووی وایە ئەمە حکوومەتی ناوەندی ڕاگەیاندووە وردبینی لە ناوی چەند فەرمانبەرێکی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم دەکا ئەمە هەنگاوێکی خۆشە و هەواڵێکی خۆشە تەمەناکەین چۆن دەستیان کردووە بە تەدخیکردن وردبینی لە ناوی دوو وەزارەت و یاخود زیاتریش تەمەناکەین تەواوی فەرمانبەرانی حکوومەتی هەرێم بگرێتەوە و لە ڕاستیدا حکوومەتی هەرێم هیچ چارەیدی لەبەر دەمدانیە ئیلا بێ بە شێوەیەکی ڕاست و دروست دەست بکات بە گفتوگۆیەکی جددی بە گفتوگۆیەکی هەمەلایەن لەگەڵ تەواوی هێز و لایەنە جیاوازەکانی حکوومەتی هەرێم بکەوێتە بە گفتوگۆیەکی جددی لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەو شایستە داراییانەی هاوڵاتیانی هەرێم کە لای حکوومەتی ناوەندا فەرهەمیان بکە و هەمیش بۆ ئەوەی ئەجوایەکی سیاسی ئارامتر بۆ خەڵکی فەرهەم ببێت و دروست بێ. حکوومەتی هەرێم نابێ ئەمڕۆ تاخیرکە بۆ سبەی دەست بە گفتوگۆیەکی جددی و هەمەلانە بکە بۆ باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکی. زۆر باشە هەر لە دوای ئەم ڕووداوانەی کۆتایی کرد بە سەر هەرێمی کوردستان داهات هەرێم لە 65 داهاتی ناوخۆی لەدەستدا بۆ پێ لە 45 ماوە لەگەڵ لەو کاتەدا ڕێژەی نەوت یاخود فرۆشی نەوت بەبەراورد بە ئێستا لەلایەن هەرێمی کوردستانەوە ڕێژەیەکی زۆر کەمە بەڵام نرخی نەوت بەرز بۆتەوە بەرزبوونەوەی نرخی نەوت و هەروەها دابینکردنی موچەی بەشێک لە سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە تا چەند دەبێتە هۆکار بەوەی کە لە ساڵی 2018دا دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕوا خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەمە چییە؟ ئەمانە زمینەیەکی لەبار نین بۆی کە بتوانین ئومێدێک بکەین کە لە 2018 باشتر دەبێت لە ڕووی ئابووریەوە بۆ هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوو؟ بەڵێ بەڵێ ڕاستە ئەمە هەواڵی دڵخۆشکەرن زمینەیەکی باش ئەڕەخسێنێ ئینشاءالله بۆ باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان بێگومان ئابووری ئێمە ئابووریەکی پشتە بەستێ بە داهاتی نەوت ئەگەر بێت و داهاتی نەوت ڕێژەکەی بەرز بێتەوە بێگومان کاریگەری دەبێت لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی بەڵام ئەمە هەموو کێشەکە نییە ئەمە هەموو شتەکە نیە بەڵکو ئەوەیە گەڕێتەوە ئەو داهاتێکە لە بەردەستی حکوومەتدا هەیە ئەبێ حکوومەت زۆر بەڕێک و پێچی بە شەفافی بەسەر هەوڵاتیاندا دابەش بکە و هەروەها ئەمە لە زانستی ئابووریشدا هەیە ئەبێ داهات زۆر بکرێ
بڵین تێچۆکان کەم بکرێت نەفقات کەم بکرێتەوە ئێستا حکوومەت یارێم خۆشبەختانە بڕیارێکی باشی داوە بەوەی موچەی پلە باڵاکانی خانەنشین ناسایی ببڕێ ئەمە هەنگاوێکی زۆر باشە دەستخۆشیان لێکەین و بێگومان کاریگەریەکی زۆر ئەرێنی بەسەر ژیان و معیشەتی خەڵکیەوەدا دروست دەکات چونکە پارەیەکی زۆر و بێشمار بۆ خەزینەی دەوڵەت دەگەڕێتەوە ئەمە لە کەرتێک ئەگەر بێت و حکوومەتی هەرێم داهاتەکانی خۆی زیاد بکە و شەفاف بێت لەو داهاتێک کە لە ژێر دەستیدایە و هەروەها هەوڵ بدە نەفەقاتەکانی کەم کاتەوە بێگومان کاریگەریەکی باشن لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی دەبێت کەواتە ئێ وەکو مامۆستایەکی ئابووری وەکو ئابووری ناسێک ئومێدتان هەیە بەم چاکسازی کە حکوومەتی هەرێم دەستی داوەتێ لە کەمکردنەوەی موچە پلە باڵاکان هەروەها لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی فرۆشی ڕێژەی بەرزبوونەوەی نرخی نەوت و دابینکردنی ئەم موچەی بەشێک لە سێکتارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆی ئەمانەوە گەشتبینن بۆ داهاتووی 2018 بەڵێ لە ڕاستیدا ئێمە ناتوانین ئێستا پێش ڕووداوەکان بکەین بڵێن گەشتبوونی یان گەشتبینین حکوومەت چەندە جددیە لەم شتە یاخود جددی نییە بەڵام تەمەناکەین ئەم هەنگاوی حکوومەت هەنگاوێکی باشە هەنگاوێکە لە جێگای خۆیەتی دەبوای ئەم هەنگاوە ئەگەرچی هەنگاوێکی باشە بەڵام ئەبوایە زووتر ئەم هەنگاوی بنایە و ئەبێت دەست بۆشی تریش بەرێ حکوومەتی هەرێم بۆ ئەوەی زیاتر هاوڵاتیان نەکەونە ژێر ناخۆشیەکانی نەبوونی و نەداریەوە لە ڕاستیدا ئەم دوو شتە هەواڵی باشن هەواڵی خۆشن هەم بەرزبوونەوەی نرخی نەوت و هەروەها هەوڵدانی حکوومەت بۆ تەفاهمکردنی وەزعەکە ئەمە هەنگاوێکی باشە حکوومەت یارێم ئێستا هەنگاوێکی باش هاتە پێش و تەفاهمی وەزعەکە دەکا کە دەستی بردۆ بۆ کەمکردنەوەی هەندێک لە نەفەقاتی ناپێویست ئەمە شتێکی باشە تەمەناکەین زۆر شتی تریشێ حکوومەت یارێم پێویستە دەستیان بۆ بەرێ چونکە بەڵێ کەمکردنەوەی ئەو نەفەقاتانە لە ڕاستیەکە زۆر باشە مامۆستا دەمەوێت کۆتا پرسیار لە بەڕێستان بکەم لە ئێستادا لە شەقامدا دوو وە لە میدیاکاندا دوو خوێندنەوە هەیە بۆ دۆخی ئابووری ساڵی داهاتووی هەرێمی کوردستان بەشێکیان باس لەوە دەکەن کە ساڵی داهاتووش وەکو ساڵی 2017 وەکو ئەم دو ساڵی ڕابردووش هەرێمی کوردستان بە هەمان ئەم شێوە بە قەیرانەکانی خۆیەوە دەناڵێنێت و بەردەوام دەبێت و ئومێدێکیش هەیە بەپێی ئەم قسانی کە بەڕێست باست کرد بەرزبوونەوەی نرخی نەوت هەروەها ئەم چاکسازانی حکوومەت لە کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان و هەروەها دابینکردنی موچەی بەشێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم لەلایەن بەغداوە ئەمانش گەشتبینی تیاندا دەبینرێت دەمەوێت ڕای بەڕێستان لەسەرەمە بزانم ساڵی داهاتوو ساڵێکی باشتر دەبێت لە ئەم سێ ساڵی ڕابردوو یاخود ساڵێک دەبێت هەرێم بە هەمان قەیرانە ئابووری و سیاسەکانەوە دەناڵێنێت ئێمە دووبارەیەکەینەوە ڕاستی ئێمە کێشەمان هەیە قەیران هەیە بەڵام بۆ چارسەرکردنی کێشەکان لە ڕاستیدا پێویستە حکوومەتی هەرێم هەوڵ و هیمەتی جددی بکە ئەگەر بەڵێ زۆر بەڕێز مامۆستا سامان عەزیز مامۆستای زانکۆ و ئابووری ناز ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بوون سپاس بۆ بەشداری بەڕێستان ببورن بەهۆی ئەوەی کە پەیوەندیەکەمان وەکو پێویست نەبوو ناچارین کۆتایی پێبێنین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان